ئەو گۆرانیاش لە سەداوەکاری کاکە ڕەزوان پێشکەشە بە هەموو خۆشەویستان و بەنازخان هیوادار ئەم بەدڵیان بێ. ناژێر تارای بچێنیاوە پیرمێشتی هەڵدەڕێژێ ناژێر تارای بچێنیاوە پیرمێشتی هەڵدەڕێژێ ئەی بۆ ئێستا فەنزەکانن ناخەنەی خوێن هەڵدەچێشێ بۆ ئێستا فەنزەکانن ناخەنەی خوێن هەڵدەچێشێ تۆ نەبی بێمانایە ئەم ژیانە پێداوێتم گەر تۆ نەبی بێمانایە ئەم ژیانە بۆی ڕۆحم بە پێداد بێ ئەی ڕووناچی ئەم چاوانە بۆی ڕۆحم بە پێداد بێ ڕووناچی ئەم چاوانە ناژێر تارای بچێنیاوە پیرمێشتی هەڵدەڕێژێ هەی بۆ ئێستا فەنزەکانن ناخەنەی خوێن هەڵدەچێشێ بۆ ئێستا فەنزەکانن ناخەنەی خوێن هەڵدەچێشێ ئەی بۆ ئێستا بەدەستی خۆن ئەو نامانم دەسووتێنێ بۆ ئێستا بەدەستی خۆن ئەو یادگاریان دەسووتێنێ بێبەکانە لە ئاوێنەی دڵی تردا خۆ دەوێنێ بێبەکانە لە ئاوێنەی دڵی تردا خۆ دەوێنێ نەژێر تارای بچێنیاوە پیرمێشتی هەڵدەڕێژێ ناژێر تارای بچێنیاوە پیرمێشتی هەڵدەڕێژێ هەی بۆ ئێستا فەنزەکانن ناخەنەی خوێن هەڵدەچێشێ بۆ ئێستا فەنزەکانن ناخەنەی